لە کاتژمێر 5 ئێوارە لە ڕۆژی 4 2021 دەستگای کوردڕام بە هاوبەشی لەگەڵ کتێبخانەی قوبەهان ڕەوڕەسمی واژۆکردن بۆ یەکێک لە کتێبە بادینیەکان بە ناونیشانی ململانێ دراماتیکی دارستانە شێخی سەنعان یاخود فەقی تەیرانی دادێنووسەر دکتۆر شڤان قاسم نیرۆیی ساز دەکات. بگومان ئەم بەرهەمە یەکێکە لە بەرهەمە گرنگەکان بۆ ئەدەبیاتی کوردی و هەروەها یەکێکیشە لەو کتێبانەی کە وەک ململانەیەکی گەورەی دراماتیکیە بێگومان و زۆر داستانی شێخی سەنعان یاخود فەقی تەیران لەخۆ دەگرێت. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 4 2021 کاتژمێر 5 ئێوارە دەستگای کوردڕام بە هاوبەشی لەگەڵ کتێبخانەی قوبەهان ڕەوڕەسمی واژۆکردن بۆ یەکەمین و نوێترین کتێبی بادینی بە ناونیشانی ململانە دراماتیکی داستانە شێخی سەنعان یان فەقی تەیران دادێنووسەر دکتۆر شڤان قاسم نیرەوەیی ساز دەکات و لە هەمان کاتیشدا هەموو بەرهەمەکانی دیکەی کوردڕام دەناسێنرێن.